لە کاتی نووسینەوەی مێژوو تووشی هەر مرۆڤێک هەر مێژوو نووسێک هەر مێژوو ناسێک دەبێت کاتێک کە بێ مێژوو بنووسێتەوە. یەکەمیان مەسلەی زەمەنەکەیە، ساڵەکەیە، سەدەکەیە. چەندین سەرچاوە ئێستا من دەتوانم بڵێم ڕیزیان بکەم لەسەرێکیاندا بنێم کە باسی بابەتێکی بۆ من وەکو سۆمەریەکان دەکەی لە هەر سەرچاوەیەک تەماشا دەکەی مێژووی دروستبوونی بە شێوەیەکە، مێژووی کۆتایی هاتنیان بە شێوەیەکە، مێژووی دامەزراندنی شارستانیەکان بە شێوەیەکە. یعنی یەکەم گرفت کە تووشی ئێمە دەبێت مەسلەی زەمەنەکەیە و ساڵەکەی یان ساتی ڕوودانەکەیە. دووەم کێشە ئێمە لە مێژوو کە تووشمان دەبێت بەشێکی زۆریش هەر خۆمان لێلا داوە، ئەویش ناوی شوێنەکان ئەم ناوە لە چێوە هاتووە. وەرە تۆ مقابلەیەک بکە مەیدانیان بڕۆ شوێنێک بزانە ئایا ناوی ئەم شوێنە لە چێوە هاتووە، لە هەولێرەوە بگرە لە سلێمانی بکە کاتێ ئێمە ناوی ئەو شوێنانە دەنووسین هەر یەکە لە سەرچاوەکان بیر و بۆچوونێکیان هەیە. خاڵی سێم کە لە هەمووی گرنگترا مەسلەی ئەوەی کە پێ دەگوتێ دەمارگیری. ئەو کەسێک کە مێژوو دەنووسێتەوە دەبێت زۆر خۆی دوورە پەرێز بگرێ لە هەموو جۆرە دەمارگیریەک. دەمارگیری چی؟ دەمارگیری نەتەوەی هەیە، دەمارگیری ئاینی هەیە، دەمارگیری حیزبی هەیە، دەمارگیری مەزهەبی هەیە، دەمارگیری بیر و باوەڕ و ئایدیا هەیە. ئەمانە جاری وهەیە ئەگەر ئەو کەسی کە مێژووەکە دەنووسێتەوە ئەم شتانە بەسەریدا زاڵ بێ لەوانەیە ئەو مێژووە ئەو تام و لەزەتەی خۆی لەدەست دەدا.